ئەو ڕۆژەی بە سەرۆک هەڵبژێردرا بە نایارانی گوت باوکم هەمیشە پێی دەگوتم گرنگ نییە چۆن دەست پێ دەکەیت، گرنگ ئەوەیە چۆن کۆتایی پێدەهێنیت. کیڤن مەکارسی هەر لە سەرەتاوە کەوتە نێو دابەشبوونێکی ناوخۆیی کۆماریەکانەوە. سەرەتای ئەمساڵ دوای 14 خولی دەنگدان و لە خولی 15هەمیندا دەنجی پێویستی بەدەستهێنا و بە 55مین سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەڵبژێردرا. هەڵبژاردننی لە نێو ئەو ناکۆچە مێژوویەدا هاوشێوەی لە سەدەی 18دا ڕوویدا بوو، بەڵام دوورخستنەوەی لە مێژووی ئەمریکادا هاوشێوەی نییە. هەرچەندە لە ساڵانی 2010 و 2015 هەوڵی لەو شێوەیە هەبوو، بەڵام سەرکەوتوو نەبوون. مات گایتز نوێنەری ویلایەتی فلۆریدایە و کەسێکی نزیکە لە دۆناڵد ترامپ. ئەو یەکێک بوو لەوانەی هەر لە سەرەتاوە دژی مەکارسی بوو ببێت بە سەرۆک کە پارتەکەی لە هەڵبژاردننی ساڵی ڕابردووی نیوەخولدا زۆرینەی ئەنجومەنەکەی بردەوە. گایتز هەمیشە لە دەرفەت دەگەڕا بۆ دوورخستنەوەی مەکارسی سەرۆکی. ئەو ڕزگارکردنی ئیدارەی بایدنی لە پەککەوتن کردە بیانوویەک بۆ بەدیهێنانی خەونەکەی. پێش چەند ڕۆژێک ئەنجومەنی نوێنەران یاسایەکی 45 ڕۆژی پەسەند کرد بۆ پارەدارکردنی حکوومەت بۆ ئەوەی پەچی نەکەوێت. زۆرێک لە کۆماریەکان دژی بوون، بەڵام مەکارسی گوتی ئەو مەترسیم گرتۆتە ئەستۆ بۆ ئەوەی ڕێگا لە پەککەوتنی حکوومەت بگرم لە پێناوگەلی ئەمریکادا. لە نێو یاساکەدا بودجە بۆ هاوکاری ئۆکراین تەرخان نەکراوە، بەڵام بایدن گوتی بەردەوام دەبین لە هاوکاریەکە و دڵنیام مەکارسیش چارەسەری ئەوە دەکات. گایتز ئەمەی قۆستەوە سکاڵای بۆ دوورخستنەوەی مەکارسی دەست پێ کرد و تۆمەتباری کرد کە ڕێکەوتنێکی نهێنی لەگەڵ کۆشتی سپی کردووە بۆ دابینکردنی بودجە بۆ ئۆکراین. گایتز و بەشێکی دیکەی کۆماریەکان بە ئاشکرا دژی پێدانی هاوکارین بۆ ئۆکراین. سەرنجام هەوڵی دوورخستنەوەی مەکارسی خرایە دەنگدانەوە و بە 216 دەنجی بەڵێ بەرامبەر بە 210 دەنجی نەخێر لە پۆستەکەی دوورخرا. هەندێک لە کۆماریەکان دژی دوورخستنەوەی بوون، بەڵام 8 ئەندامی دیموکراتەکان چوونە پاڵ کۆماریەکان و مەکارسیان خست. مەکارسی دوای دوورخستنەوەی گوتی کەس تاوانبار ناکەم بە دوورخستنەوە، چانسی خۆمم وەرگرت و لە کارەکانم ڕازیم، بەڵام دابەشبوونێکی ڕاستەقینەیە و کێشەیەکی گەورە لە ئەنجومەنی نوێنەراندا هەیە. ئەو سکاڵایش لەسرم تۆمار کرا شەخسیە و پەیوەندی بە بودجەوە نییە.